لە یاریشی گرنگ و یەکلایکەرەوەشدا دوو لاوانی شێروانە و سیروانی نوێ بە گەیشتن و شێروانەی خاوەن یاریگا توانیارەکە بە ئەنجامی گۆڵێکی بێ بەرامبەر بە سوودی خۆی تەواو بکات. لاوانی شێروانە لە هەفتەی پێش کۆتایی خولەکە توانی خۆی لە ناوچەی داوەزینی ڕیزبەندیەکە ڕزگار بکات و بەسەر شانی لاوانی سیروانی نوێی میوانی بردنەوەی تۆمار کرد. سیروانی نوێش کە ئومێدی بە بردنەوەی یاریەکە بوو بە سوود وەرگرتن لە لاوازی ئاستی خراپی لاوانی شێروانە لەم وەرزە تا زیاتر لە بردنەوەی نازناوی ئەم وەرزەی خولی لاوانیانەکانی کوردستان نزیک بێتەوە. دوایەوەی لا ژێمی یەکەمدا هیچ جوانێکیان لە تۆمارکردنی گۆڵ سەرکەوتوو نەبوون، لە ژێمی دووەمدا لاوانی شێروانە هەوڵەکانیان چڕ کردەوە تاکو لا خولێکی 75 لە ڕێی ئەحمەد عەدنانەوە توانیان تاکە گۆڵ یاریەکە تۆمار بکەن. و دواتر و لە کاتی زیادکراوی یاریەکەدا و لە خولێکی دوو داوەڕ لێدانێکی سزای بۆ لاوانی سیروانی نوێ ژمار کرد، بەڵام نەیانتوانی گۆڵی پێ تۆمار بکەن. بۆ ئەنجامەش لاوانی شێروانە بە 10 خاڵەوە چوە خانەی نوێمی ڕیزبەندی خولەکە و بۆ ئەم وەرزەش خۆی لە داوەزیان ڕزگار کرد و لاوانی سیروانی نوێژ لە خانی دووەمی ڕیزبەندیەکەوە پاشەکشەی کرد بۆ خانەی پێنجەم و لە ڕکابەریکردنی نازناوی ئەم وەرزەی لاوانی کوردستان دوور کەوتەوە. یاری ئەمڕۆمان لەگەڵ لاوانی شێروانە بە ئاستێکی باشمان پێشکەش کرد. ئەوە بوو لە تایمی دووەمە گۆڵێکمان خوارد بووە لە دەقەی ئاخیری شاتوانیمان زەختێکی تاو بخێنە سەر یانەی شێروانە. ئەوە بوو لە دەقەی 92 پەناتێکمان بۆ گیرە، ئەوە بوو خۆی گەورە مۆفەقی نەکردین، بەڵام بۆ ئیشەڵا بۆ یارەکەی داهاتوو خۆمان بە باشی ئاماداکەین و ئیشەڵا بۆ ساڵی ئایندەش تیپێکی تۆکمەتر و باشە دروستەکەین. سەبارەت بە یاریەکەی ئەمڕۆمان بۆ هەردوویانەمان زۆر گرنگ بوو، بە تایبەتی بۆ ئێمە لە دواوەی ڕیزبەندی بووین، تقریبا پلەوی نۆیەم بووین. ئەگەر دامە بنایە ئەو دوویانەکەی دومان ئەگەر سەر کەوتیان کەوتنە پێشمانەوە. سپاس بەخوا توانیمان هەردەن سیروانی نوێ دووەم بوو لە ڕیزبەندیەکەیە. ئێمە توانیمان سپاس بەخوا ببینەوە لێیان و لە ناوچەی داوەزین دوور بکەوینەوە. سپاس بەخوا کە توانین ئەمساڵ وەکو پێویست هەرچەندە وەکو پێویست نەبووین، بەس ئیشەڵا بتوانین لە ساڵی داهاتوو بتوانین تیپی باشتر تۆکمەتر دروستکەین.